سڵتە لە بێت بینەرانی کورسات نیوز من ڕۆتۆفیقم لاڵخێم شەوی پانۆراما پێتانگەشتنەوە بۆ قسە باسکردن لەسەر کورد لە ئەجندای ئێران و ئەمریکا لە عێراقی داهاتوودا. لە ئێستادا دوای ئەوەی کە پرۆسەی هەڵبژاردن بە کۆتا هات و تا ڕادەیەک ینی ئەنجامی هەڵبژاردنیش ڕوونە لای زۆرێک لە لایەنە سیاسیەکان بە شیعە سونە کورد هەر کەسە و حەجم و قورسایی خۆی ئێستا لە عێراقی دوای هەڵبژاردن بۆ دەرکەوتووە. بەڵام ئەوەی کە تا ئێستا وەزعەکە و ڕەوشەکەی بەرەو ئاڵۆزی بردووە و دۆخەی کە لە نێوان لایەنە شیعەکاندا دروزەوە بەگشتی ئەویش ماڵی شیعی کردوتە دووبەرە بەرەیەکیان این لەگەڵ ئەوەن کە ئەنجامی هەڵبژاردن و پرۆسەی هەڵبژاردن کە بەڕێوە چۆ پرۆسەیەکی سەرکەوتوو بووە و ڕازین بۆ دەنگانی کە هێناوێنە بۆ کورسیانی کە هێناوێنە بەڵام بەشێکی دیکەیان ناڕازین و دۆخی عێراقیان تا ڕادەیەک شڵەژانوە و بینیمان ئەو ڕووداوانەی لێکەوتەوە کە هەوڵی تیرۆرکردنی مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق درا لە ناو ماڵەکەی خۆیدا. ئەم هەوڵانە کاردانەوەی زۆری بەدوای خۆیدایەنە پێشتر هەوڵەکانی پێکێنانی حکوومەتی نوێ عێراق زۆر سست بوو و لاواز و بەڵام دوای هاتنی ئیسماعیل خانی سەرۆشی سوپای قودسی پاسدارانی ئێران بۆ عێراق و کۆبوونەوەی لەگەڵ لایەنە سیاسیەکان و بەتایبەتی لەگەڵ لایەنە شیعەکان تا ڕادەیەک هەنگاوەکانی پێکێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراقی بەرەو پێشەواچێت. لە ئێستادا ڕۆڵی کورد چییە لە پەیوەندی نێوان لایەنەکان و دروستکردنی حکوومەتی نوێی عێراق و قورسایی کورد لە لای ئێران و ئەمریکا چۆنە بۆ دروستکردنی حکوومەتی داهاتووی عێراق و هەروەها ئایندەی کورد لە پرۆسەی سیاسی عێراقدا لە داهاتوو چۆنە بێت. گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتانەوە کۆمەڵێ بابەتی دیکە پەیوەست بە تەوەرەکەمان لەگەڵ میوانە بەڕێزەکانم کە لە ئێستادا بەڕێز مەحموود خۆشناو چاودێری سیاسی لە هەولێر ئامادەیە لەگەڵمان گفتوگۆی لەگەڵەکەم. کاک مەحموود ئەم کاتت باش سوپاس دەکەم کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمانی. ئەمێ لەوە دەست پێ بکەین جارێ خوێندنەوەیشی گشتی بکەین بۆ دۆخی سیاسی عێراق و هەروەها دۆخی ئەمنی عێراق لە پاش ڕووداوەکانی هەوڵی تیرۆرکردنی مستەفا کازمی. پێ دوای ئێستا دۆخی عێراق تا ڕادەیەک بەرەو ئارامی و ئاسایی شووە و پەیوەندی نێوان لایەنە سیاسیەکان بە گشتی لە چ ئاستێکدایە. فەرموو. سڵاو ڕێز کاک هەوڕی بۆ بینەرانی کورساتیش بە دڵنیاییەوە هاوکێشەی سیاسی لە عێراق بەرەو ئاڵۆزی ڕۆیشتووە. ئەو هێزولانە سیاسیانەی عێراقی نەک هەر ماڵی شیعە بەڵکو ماڵی سونە و ماڵی کوردیش تا ڕادەیەک نەتواندراوە یەک پاکێجی پێوە دیار بێ و بتوانین بە یەک ئاراستەیی گفتوگۆ لەگەڵ بکەن. هێشتا دەرئەنجامی کۆتایی هەڵبژاردنەکان ئاشکرا نەبوونەوە بەڵام ئاماژەکان ڕوون و ئاشکران کە لە پاش کۆتایی هاتنی تانەکانی کۆمیسیۆن قۆناغی پەسەندکردنی ئەنجامەکان لەلایەن محکەمەی اتحادی کە دوا قۆناغە بۆ ئەوەی کە سەرۆک کۆماری عێراق بانگهێشتی پەرلەمانتاران بکە بە پێی مادەی 54 و 55 دەستوری عێراقی کە بە کۆبوونەوە یەکەمی پەرلەمان دەناسرێت کە ئەو کۆبوونەوەی خۆی لە خۆی هاوکێشەکە لەسەر ئەو کۆبوونەوەیە کە یەکەم کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەرانی عێراقە بۆ ئەوەی کە بە پێی مادەی 76 سەرۆک کۆمار گەورەترین نوێنەری گەورەترین کوتلەی پەرلەمانیان زۆرترین کوتلەی نیابی کە لە ناو ئەو کوتلەیەوە دەستنیشان دەکرێت بۆ ئەوەی ڕاستپاردنی بۆ پێکێنانی ئەنجومەنی وەزیران. ئەلەوێەوە دەتوانین باسی کێشە سیاسەکانی عێراق بکەین. ئەگەر باسی نێوماڵی سونە بکەین بەتاکید دوو ئاراستەی هەن کە یەکەیان عەزمە ئەویتریان تەقەدومە هەردووچیان لەسەر دوو زۆنی سیاسی لە ناوچەکە دابەش بوون دوو ڕۆیای جیاوازی پاڵپشتی سونەکانی عێراق دابەش بوون. ئەو دوو زۆنە دوو هێلی سیاسی هەرێمی ناکۆکن لەگەڵ یەکتر بەڵام ئەوان لە چوارچێوەی پرۆژەیەک دانەوە ڕێککەون و بە یەکەوە ناو ئەنجومەنی گفتوگۆکە بەڵام کێشەکانیان زۆرترن لەوەی کە خاڵە هاوبەشەکانیان بن. نێوماڵی کورد بەر لەوەی بچمە نێوماڵی شیعە حەزەکەم باسی نێوماڵی کورد و نێوماڵی سونە بکەم. نێوماڵی کورد تا ڕادەیەک دەتوانم بڵێم حەجمی ئەو تەحەدیانەی کە ڕوبەڕووی کورد دەبێتەوە ڕۆڵی کورد لە بەغداد تۆزەگەی گرتووی پێوە دیارە ئەویش بەهۆی ئەوەی کە کورد قوارەیەکی دەستوری سیاسی هەیە کە هەرێمی کوردستانە لە ناو هەرێمی کوردستان دەتوانرێت کێشەکان لە ڕێگای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانەوە بیان لە ڕێگای گفتوگۆکردنی چارەسەر بن بەڵام لە عێراق هیچ بژاردەیەکیان نییە جگە لە پەرلەمانی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و گەیشتن بە حکوومەتی اتحادی بەڵام لە هەرێمی کوردستان ئۆپشنێشتریش هەیە کە
پەیوەندی بە هەڵبژانی پەرلەمانی کوردستانەوە هەیە. بۆیە دەتوانم بڵێم دەتواندرێت لە هەرێمی کوردستان وێنان هێزان سیاسەکان جوانتر و باشتر بتوانن بگەنە ڕێککەوتنێکی هاوبەش بۆ ئەوەی بە ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتەوە بۆ ئەوەی بتوانن بە پرۆژەیەکی هاوبەش بەرەو گفتوگۆکردن بڕۆن بۆ بەغدا کە هێشتاش ئاماژەکانی ئەو یەکگرتوویە ئەو ڕێکڕێت دەرنەکەوتووە لە نێوان هێزویانە سیاسی کوردستانەکان بە تایبەتی لە نێوان یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی بەڵام لێرە و لەوێ جموزوڵ هەیە هەوڵی چێشەکە سەرباری هەوڵەکان وێڕای هەوڵەکان بەڵام ئاماژەیەکی ڕوون و ئاشکرا بەدی نەکراوە کە بە پرۆژەیەکی نیشتیمانی هەرچەندە لەوەیە وەکو باسم کرد حەجمی تەحەدیات یعنی ئاستی تەحەدیاتی ڕوبڕووی هەرێمی کوردستان بتوەکو قوارەیەکی دەستوری و سیاسی لەوەیە پابندیان بکە هێزویان سیاسی کوردستانەکە پابند بکە کە ئەو کێشانەی هیانە ناوخۆی هەرێمی کوردستان بیبن بۆ هەڵبژارنی پەرلەمانی کوردستان و لەوێەوە لەسەر حکومڕانی ناو هەرێمی کوردستانەوە چارەسەری بکەن بەڵام بۆ عێراقەوە نەگەشتەوە ئاستی کە بڵین ئێمە بە هێزێکی یەکگرتووی کۆی 63-64 کورسەکەی هەر کورد لە عێراقەوە بێگرتووی گفتوگۆ بکە خۆمان دەزانن بەشێک لەو هێزویانە سیاسەت بە تایبەتینەوەی نوێ لە ڕێگای حرەکەی ئیمتیداد کە عەلا ڕکابیە لە باشووری عێراقەوە کە بە هێزی سربەخۆ دەناسرێن بە ئاراستەی ئۆپۆزیسیۆنێک دڕۆن ناو ئەنجومەنوانی عێراق هەروها وەکو باسم کرد گڕۆکەکە لە ناو ماڵی شیعەشە پێمە سەر ماڵی شیعەکە پێم وایە لەوێوە ئاراستەی هەر سێ سەرۆکاتیە دەردەکەوێت چارەسەرکردنی کێشەی هەر سێ سەرۆکاتەکە دەردەکەوێت شێوەی گفتوگۆکردن لەگەڵ کورد و سونەش لەوێوە دەردەکەوێت من خوێندنەوەکی جیاوازم هەیە لە زۆربەی ئەو خوێندنەوەی کە لەسەر ڕەوتی سەدر لەگەڵ ڕەوتی سەدر لەگەڵ ڕەوتی ئیتاری تەنسیقی کە ئەوەی تاری هەماهەنگەکەیە من خوێندنەوەکی زۆر جیاواز شیعەگەری لە ناوچەکە شیعەگەری لەو ناوچەیە شیعەگەری لە دنیا هەموو ئێران و تاران بە عمقی استراتیژی خۆیان دەزانن جا ئەوە تیاری سەدریە ئەمن پێم وایە تیاری سەدری نوێنەرایەتی ڕەوتی چاکساز دەکات نوێنەرایەتی ڕەوتی ئیسلاحیەکان دەکات لە هەمان کات ئیتاری تەنسیقی نوێنەرایەتی ڕەوتی محافظکاران دەکات ئەگەر بگەڕێنەوە خودی کۆماری ئیسلامی ئێرانیش هەمان ئەو دوو ڕەوتە هەیە ئەگەر بگەڕێنەوە ناوچەکانی تریژ لە ناو حزبڵای لوبنانیش هەمان ئەو دوو ڕەوتە هەیە لە ناو حوسەکان هەمان ئەو دوو ڕەوتە هەیە لە هەر شوێنێک کۆماری ئیسلامی ئێران پاڵپشتی هێزولانی سیاسی کردبێ بە دوو ڕەوت بەشداری کردی و پاڵپشتی کردی ڕەوتەچیان ئیسلاحینە و ڕەوتەچیان محافظکارن بۆیە بۆ ناو ئەوەی عێراقش ئەوەش ڕاستە یعنی ئەوەی کەبیر لەوە بکاتەوە ڕاستە تیاری سەدری لەگەڵ ئیتاری تەنسیقی ناکۆکن بە تایبەتی لەگەڵ دەوڵەتی یاسا ناکۆچەکانیان زۆرە بەڵام دەتوانم بڵێم لە نێوان دوو کەوانە یەک باوچیان هەیە کە ئەوە ئاراستیان دەکات بەڵام خۆی کاگێ محمود بە ڕەوتیشیان لەو ڕەوتەی شیعە بە تایبەتی لە عێراق دەوترێت ئەمە ئەو ڕەوتەیانە کە تا ڕادەیەک دوور کەوتۆتەوە لە ئەجندا و لە بەرژەوەندەکانی ئێران بەڕاستی ئەوەش کە ڕەوتەکەی یعنی موقتەدا سەدرە یعنی بەڕاستی ئەمن ناکۆکم لەگەڵ ئەو بۆچوونە ئەو بۆچوونە پێم وایە بۆچوونەکی زانستی نیە بۆچوونەک نییە لەسەر بنەمای خوێندنەوەکی وردی کۆماری ئیسلامی ئێران بێ خوێندنەوەکی وردی شیعەگەریبی لە دنیا لە ڕووی سیاسیەوە خوێندنەوەکە تەنانەت خوێندنەوەی ینی وەکو دەتوانم بڵێم لە ڕاگەیاندنەوە ئەو خوێندنەوەی بۆ دەکرێت بەڵام لە واقع ئەگەر بین باسی ڕەوتی سەدر بکەین باسی استراتیجەتی ڕەوتی سەدر بکەین باسی پێشخان و پاشخانی ڕەوتی سەدر بکەین باسی تەقلید بکەین کە لە ناو خودی بەشەکانی ناو شیعە هەیە بە تەکید سەدر لە قسەی ئێرانەوە دەرناچی لە ڕووی ئاینی و لە ڕووی مەذهبی و لە ڕووی سیاسیشەوە بە بەڵگەی ئەوەی ئەگەر بگەڕێنەوە ینی قۆناغێکی پێشتر لەوە دەگەین کە موقتەدە سەدر ڕاستە ناکۆکە لە گەنووری مالکی بەهۆی شەڕەکانی نەجەفەوە بەڵام وەکو باسم کە ڕاستە ئەوانە لە ناوخودی عێراق ناکۆکن بەڵام لە دەرەوەی عێراق دڵنیات دەکەمەوە لەوەی دابەشی دوو ڕەوت بووینە و یەک کەس یەک جیهاد یەک مەرجعیەت ئاراستەیان دەکات ئێستا پرسیار لەوە دروست دەبێت ئایا بۆ ئەوانە ئاوادەکەن من پێم وایە ئەو دابەشبوونی دەورە لە نێوان ڕەوتی چاکساز و ڕەوتی محافظکار بۆ ئەوەیە هەڵمژینی تووڕێیەکانی شەقام بی و دابەشبوونی شەقام بەرەو ئاراستەی شتر نەڕوە هەر لە ناو دوو ئاراستەی ببینێتەوە هەر دەنگ دەرێک لە ناو شەقامی شیعی عێراق لە ناوخوار و ناوەڕاستی عێراق زوێر ببێ نیگەران بوو بێ لە سەلەی شتر کۆی دەکاتەوە کە سەلەی چاکسازەکانێکی لە جێ خۆیەتیشیکردنەوەی زۆر نوێنەراتیان موقتەدە سەدر دەیکا لە هەمان کات کاک هاوڕێ ئەگەر ئەوە بکەیت لە هەمان کات ئەگەر کورد یان سونە بیانەوێ
پانتایەتر بۆ مانۆری سیاسی بەکاربینن دڵنیات دەکەمەوە ناتوانن لە بەرەوەی ئێستا ئەوان بیر لەوە دەکەنەوە کوردێکی سەدری لەگەر کوردێکی بەدری سونەیەکی سەدری لەگەر سونەیەکی بەدری یعنی کورد و سونە دابەشی سەدر و بەدر بکەن بۆیە ئەمن پێم وایە باشترین خوێندنەوە بە ئەو بارودۆخە ئەگەر بگەڕینەوە ئاڵۆزیەکانی 2012 لە نێوان نوری مالکی و مقتەدە سەدر تاکە کەس لە عێراق خوێندنەوەکی ورد و زانستی هەبی بۆ باتە خوالی خۆش بوو سەرۆک مامزەلال بوو کە لە ئەنجامی لێسەنەوەی متمانە لە نوری مالکی کە سەدر ئەو کاتی دەستی بۆ ئەو بابەتە برداوای لە کورد من بیرمە سەرۆک مامزال باسی لەوە کرد کە شیعەکان پێویستە چارەسەری کێشەکانی خۆیان ناو خودی ماڵی خۆیان بکەن بۆی ئەگەر بگەڕێنەوە بۆ ئەو حاڵەتەش بۆ ئەو بابەتەش کە لە 2012 ڕوویدا و ڕەبتی کەین باوەی ئێستا ڕوودەدا بۆ ئەوەیە کورد هیچ بژاردەیەکی نەبی لە نێوان ئیتاری تەنسیقی و سەدر کە هەردووچیان وەکو باسم کە نێوەناتی دوو ڕەوت دەکەن سونەش هیچ بژاردەیەکیان نەبی لە عێراق لە نێوان ئیتاری تەنسیقی و سەدر ئەوە بۆ ئەوەیە ئاستی مانۆری سیاسی کورد و سونە قەتیز بکرێ و حەسر بکرێ لە نێوان ئەو دوو ڕەوتە ئەوە کە بە ئینگلیزی پێ دەڵێن سمارت پاوەر یعنی هێزی زیرەک لە شێوەی مامەڵەکردن لەگەڵ ئەوە بۆ سعودیاش گونجاوە ئەوە بۆ تورکیاش گونجاوە ئەوە بۆ ئەمریکا و بریتانیاش گونجاوە بەڵام بەتەکید ئەوەی ئەو دەورە بداتە ڕەوتێکی چاکساز بەتەکید ڕێگەی بەوە دەدا کە پەیوەندی دیبلۆماسی لەگەڵ سعودیا باش بێ پەیوەندی دیبلۆماسی لەگەڵ ئەمریکا و بریتانیا باش بێ وەکەوەی باسم کرد کە پێ دەڵێن سمارت پاوەر هێزی زیرەک لە خۆمان دەزانین کۆماری ئیسلامی ئێران بەوە ناسراوە کە لەسەر دوو بنەما کار دەکات سمارت پاوەر و سۆفت پاوەر لەسەر هێزی نەرم و هێزی زیرەک بەڵام هێزەکانی بەرامبەر نەیانتوانیە کۆماری ئیسلامی پەلچێشی ئەو هاوچێشە سیاسیە بکەن و لەوێەوە بتوانن ڕێگەی بەردەم بگرن یعنی ئەوە بە کورتی یعنی ئەوەی لە ناو ماڵی شیعە ڕوودەدا لەوەیە زۆر باشە چاوەڕێی ناو ماڵی شیعە بکە نەکەوتە سەدر و بەدر زۆر باشە کەواتە من ئەمەوێ ئەو پرسم لە بەڕێز یعنی ئێمە زۆر شیکردنەوەیشی واقعانە و زانستیانەت کرد ینی تا ڕادەیەک ئەوەی کە لە شەقامی شیعیدا دەگوزەرێ لەبەر چاومان ڕوونە ئێستا ینی بەو شیکردنەوەی جەنابەت کەوێ ناتکرد بەڕاستی بەڵام ینی قسەکە ئەوەیە جەنابیشت ئاماژەت پێدا ینی کورد لە چوارچێوەی ئەو مانۆڕەدا کەیکە لە نێو ماڵی شیعی و لە نێو هەردوو ڕەوتەکە ینی فعلا لەوە چه قەتیز بێت بەڵام بەم شێوازە ئەگەر ینی مانۆڕی سیاسی کورد قەتیز بێت لە چوارچێوەی داواکاریەکانی لە پێکهێنانی حکوومەتی ئایندەی عێراق لە چوارچێوەی داواکاری و هاوپەیمانەتی لەگەڵ لایەنە شیعەکان بەگشتیان توانین بڵین جوڵەی کورد چۆن دەبێت هەر ئەو جوڵەیە کە جەنابەت ئاماژەت پێدا قەتیز دەبێت یاخود نەخێر کورد لە ئەجندای ئێرانیشدا هەیە لە ناوچەکەەوە لە ئەجندای ئەمریکاشدا هەیە دوجار ئەمان بڕیاردەری سەرەکی و یەکلاکەرەوەن بۆەوەی کە پشک و هەروەها بەرژەوەندی کوردیش بپارێزن لە حکوومەتی ئایندەی عێراقیدا پرسیارێکی بەجێیە بە دڵنیایەوە کۆماری ئیسلامی ئێران و ئەمریکاش هیچیان ئەوە لێ ناگەڕێن شتێک هەبێ لە عێراق و لە ناوچەکەدا دەستی بۆ نەبن جاچە هێزە شەرعی و ناشەرعی بن یعنی بە هەردوو ئارەستا هەوڵ دەدەن پەیوەندیان لەگەڵیان هەبێت ئەوانی ناو سیستەمی سیاسی عێراقن ئەوانی دەروی سیستەمی سیاسی عێراقیشن هەوڵ دەدەن پەیوەندێکی باشیان لەگەڵ هەبێ و هەوڵ دەدەن هێزی ئەولانە بەکاربینن بۆ استراتیجەتی خۆیان یعنی ئەگەر باسی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بکەین باسی واشنگتن بکەین لە عێراق چۆن مامەڵ لەگەڵ کورد لەگەڵ سونە لەگەڵ شیعە دەکات بە هەمان شێوەی ئێران مامەڵە دەکات ئەو نەهاتووە لەبەر ئەوەی ئێران لە جنوب لە ناو شیعی عێراق دوو ئاراستەی دروست کردووە لە ناو کورد دوو ئاراستە هەیە لە ناو سونە دوو ئاراستە هەیە دەستبەرداریان بێ نەخێر بە پێچەوانەوە ئێران وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا هەوڵ دەدا لەگەڵ هەردوو بەشەکەی شیعە لەگەڵ هەردوو بەشەکەی کورد لەگەڵ هەردوو بەشەکەی سونە پەیوەندی هەبێ بۆ جێبەجێکردنی استراتیژی خۆی لەو ناوچەیە بە هەمان شێوە کۆماری ئیسلامی ئێرانیش بەڵام لە من بپرسە کام لەو دوو وڵاتە کاریگەریان زیاتر هەیە لە ناو عێراق من پێ دەڵێم کۆماری ئیسلامی ئێران وەکو ئەوەی ڕابردوو لە 2010 خۆمان بینیمان سێ بە هیچ ینی ئێران سێ بوو واشنگتن هیچ بوو لە معادلەی سیاسی و هاوچێشەکە کە لە هەستی سۆرۆکاتەکە هەڵبژاردننی بۆ کرا ئێستا دێڵێمەوە ڕاستە ئەمریکا کاریگەری هەیە بەڵام دوجار شتێکی بە عەربی پێ دەڵێن مڕەشەحی تەسویە یعنی کاندیدی ئەوەی کە ڕێککەوتن یعنی کە لەسەر ڕێک دەکەون من پێم وایە کورد ئەگەر ئەوە بێنە سەر ڕێگای کورد چی بکە باشە کورد ئەگەر لە هاوکێشەی ئێران بی کورد لە هاوکێشەی ئەمریکا بێ بەڵام کورد ئەگەر خۆی لە خۆی لە ناو خودی خۆی نەزانی چی دەوێت لە بەغدا کورد نەزانی بۆ دەچێتە بەغدا کورد بە یەک گورتی نەچێتە بەغدا بە تەکید دابەش بووری ئەو دوو ڕەوتە دەبێت کە دابەشی ئەو دوو ڕەوتە بوو
دەبێتە هەڵمژینی داواکاریەکانی یعنی هەموو داواکاریەکانی کورد دابەشی دوو زۆن دەبێت کە دابەشی دوو ڕەوت و دوو زۆن بۆ بە تەکید هێزی نامینێ کە هێزی نەما یاری پێ دەکەن یاری بە داواکاری کوردەکەن ئەوە سیاسەتەکە من پێم وایە لە 2010 تەبەنی کرا لە عێراق لە 2010 لە پاش ئەوەی کە خۆمان دەزانین ئەیاد علاوی نۆتوێ کورسی باشناونەوە کورسی کە تەفسیری محکمە ئیتیحادی لەو کاتێەوە لەسەر مادەی 76 دەستوری عێراقی کە ڕاستپاردنی نوێنەری گەورەترین کوتلەی نیابی لە ناوەنجمەوانی عێراق لەوێوە دەستی پێکرد ئەو مانۆرە بە شێوەیەکی نەرم بۆیە ئەگەر کورد یەک دەبی بە هێزێکی یەکگرتووی بزانی چی دەوێت نەک هەر هێزی یەکگرتو قۆناغی یەکەم هێزێکی یەکگرتو تیمێکی دانوستانی یەکگرتو لە هەموو هێزولانە سیاسەکان بە ئۆپۆزیسیۆن و دەسەڵات و بەلایەنی کەم لە 63 کورسیەکەی کورد بەلایەنی کەم 55 کورسی مسۆگەر بکە یان 54 مسۆگەر بکە بۆ دانوستان ئەو هێزە دەبین وێنەراتی 55 کورسی بکە ئەگەر نەوەیەکەی نەوەی نوێ لە دەربینین بەوەیەک بتوانانی گفتوگۆ کەس کە پێم وایە نەوەی نوێی خۆی یەکلا کردوەوە لەگەڵ ئیمتیداد دەچێتە ئەو بەرەیەوە بۆیە یعنی ئەوە قۆناغی یەکەم قۆناغی دووەم کورد دەبی بزانین لە عێراق چی دەوێت کە ڕێککەوتن دەکە ڕێککەوتن لەسەر ئەوە نەکە سەرۆک کۆمارم دەوێت جێگیری سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانم دەوێت ئەوەندە وەزیرم دەوێت وەزیری بەرگریم دەوێت وەزیری دەرەوەم دەوێت نا کورد دەبی لەسەر شێوەی شراکت لە عێراق نەک هاوبەشی لە عێراق نەک بەشداری یعنی کورد دەبی بیر لەوە بکاتەوە هاوبەشبی لە عێراق نەک بەشداربی من پێم وایە لە هەموو قۆناغەکانی ڕابردوو کورد بەشدار بووە لە دەسەڵاتی عێراق هاوبەش نەبووە لە بڕیاری سیاسی عێراق بۆیە پێویستە کورد بیر لەوە بکاتەوە ئەوەی سێ بەلامەوە مهمە کورد لەگەڵ چێ تەعامل دەکە لە عێراق لەگەڵ کام ئاراستە تەعامل دەکە پێم وایە کورد دەبی بەر لەوەی لەگەڵ شیعە تەعاملکە گفتوگۆ لەگەڵ سونە بکە لەگەڵ هەردوو عەزم و تەقەدم ڕاستە تەقەدم ژمارەی کورسەکانی زیاترە بەڵام عەزمیش کەم نییە لە ڕووی هاوکێشە هەرێمیاتەکە یعنی پەیوەندی بە تورکیا و بە قەتەرەوەیە پێویستە لەگەڵ عەزمیش گفتوگۆ بکە لەگەڵ تەقەدمیش گفتوگۆ بکە بتوانانی خاڵی هاوبەش لەگەڵ ئەوان دروستکە بۆ ئەوەی ڕەوتە شیعەکان لەوە بگەن کە کورد دۆستێکی تری هەیە و بە تایبەت ئێستا سونەکانی عێراق بیر لەوە دەکەنەوە کە هەرێمی کوردستان پەناگەیەک بۆ ئەوان لە کاتی تنگانە هەرێمی کوردستان ئەو پەناگەیەت بە عومقی خۆیان دەزانن لە عێراق چکە خۆت دەزانی لە سعودیا لە ئیمارات لە ئوردن تەنانەت سووریا و هەرێمی کوردستان بۆ پەناگەیەک و باردوخی سووریا تێکچوو لە پاش 2011 هەرێمی کوردستان بۆ پەناگەیەک بۆ عەرەبی سونە سیاسەکانی عەرەبی سونە هاوڵاتیانی عەرەبی سونە بۆیە کورد پێویستە لەگەڵیان گفتوگۆ بکە و ئاماژەیەک و بداتە هێزلانە شیعەکان کە ئەوە لەگەڵیان گفتوگۆ دەکەن لە قۆناغی دووەم بەڕاستی بە هەردوو یعنی بە پارالێل بتوانانی تەعامل لەگەڵ لایەنە شیعەکەش بکە و لەگەڵ شیعەکان گفتوگۆیەکی جدی بکە بەڵام لەگەڵ کام لایەنی شیعە پرسیارەکە ئەوەیە کورد دابەشبی لە بین ئیتاری تەنسیقی و ڕەوتی سەدر بەڕاستی زەرەر دەکات و بینیشمان لە 2010 زەرەرمان کرد زەرەر لە چی دەکەین لەوەیە پۆستمان دەستکەوی لە بەغدا لەوەیە ڕێژ لە جیراوبین لە بەغدا بەڵام داواکاریە دەستوورەکانی هەرێمی کوردستان جێبەجێ ناکرێت لە مادەی 140ەوە تا دەگەیە دۆسەی نەوت و گاز و ئابووری کاک محمود ینی ئاماژەت بە بۆ نمونە شیعە کرد بە سونە کرد یعنی سونە ئێستا لە دوای ینی هەڵبژاردن بینیمان ینی کە بە قووەتێک و بە هێزێکی زۆر جیاوازتر لەوەی ساڵانی ڕابردوو هاتوونەتەوە ناو پرۆسی سیاسی عێراق هاتوونەتەوە ناو ینی پەرلەمانی عێراق کە ئەمانە ینی بەوەی کە لە پێشووتردا ینی ئەوان سیاسەتیان بۆ دەکرد لە داهاتوو بۆوە ڕازی نابن و زیاتریان دەوێت و پشکی زیاتریان دەوێت و پاڵپشتەکانیان وەکو جەنابەت ئاماژەت پێدا پاڵپشتی هەرێمایەتیەکان و نێودەوڵەتیەکانیش تا ڕادەیەک ئەمریکای لەگەڵدا بێ ینی پاڵپشتەکانیان بەهێز بووە پێ دوایە کورد ئەگەر بە تەنها هاوپەیمانەتیش بۆ نمونە لەگەڵ لایەنێکی سونەدا بکە ئەتوانێت ئەو داوا و داخوازیە دەستوریانی کە هەیەی بەدەر لە شەراکەت و بەشداریکردن لە حکوومەتی عێراقی داوا دەستوریەکان لە ڕێگەی سونەوە بەدەست بێنێت چکە بەڕاستی سونە لە داهاتووە بۆ ئەوەی کە هەوڵی بە هەرێمکردنی ناوچەکانی خۆیەدا کە ئێستا ئاوەدانیشی باشی پێوە دیارە لە ڕووی ینی گەشەکردنی ئابووری و هەروە گەشەکردنی سیاسی ناوچەکانیان پێویستی بە کورد دەبێت لەوەی کە هاوکاری بێ و پشتیوانی بێ کە هەرێمێکی فیدرالی ڕابگەیەنێ ئاخۆ کورد ئەتوانێ ئەجندا و سیاست و استراتیژی خۆی لەگە سونە بەهێز بکات چکەمە بەڕاستی عمقێکی فراوانیشمان هەیە کە خاکمانە و جیاوازی ئەو خاکە لەگەڵ سونە و شیعە هەیە کە ئێمە لە چوارچەوەی مادەیەکی دەستوریە یەکلا بۆتەوە کە پێویستە وەکو جەنابەت دەڵێی لەگە سونە ئێمە خۆمان یەکلاکەینەوە کورد لە سونە زیاتر نزیک بێ لە شیعە بەڕای
پەیوەندی کورد لەگەڵ هەردوو پێکاتەکانی عێراق کورد و سوننا لەناو هەردوو پێکاتەکەش دوو ڕەوت هەنە هەرێکە و دوو ڕەوتەیە بەڵام هەردووچیان جیاوازن یعنی جیاوازیان هەیە لەگەڵ سوننا من پێم وایە پێویست ناکە کورد ڕێکەوتن بکە لەگەڵ سوننا بەڵام پێویستە هەماهەنگی هەبی لەگەڵ سوننا ئەگەر ڕێکەوتن بکە لەگەڵ سوننا دڵنیا بە کارتەکانی دەسوێن لە ئایندا لەگەڵ گفتوگۆکردنی لەگەڵ لایەنەکانی تری عێراق هەمان زاویە بەڵام کورد پێویستە هەماهەنگی لەگەڵ هێزولانە سونیەکان هەبێ و بتوانی ئەو ئاماژەیە بدە بە لایەنەکانی تر بەر لەوە باسی سونە و کورد و شیعەت بۆکەم شتێکم بیرچوو هەموو هاوکێشە سیاسەکان ناو عێراق پەیوەست و پەیوەندیان بە هاوکێشە سیاسەکانی دەرەوە هەیە لە نهایەتی ئەو مانگا لە کۆتایی ئەو مانگا کۆبوونەکانی ڤێنە دەست پێ دەکەنەوە کۆبوونەکانی ڤێنە بۆ ئەوەی عێراق و ئێران و ڕۆژئاوا و ئەوروپا بگەونە ڕێککەوتنێک لەسەر ڕێککەوتنی ئۆتۆم لە هەمان کات ئێران و سعودیا لە گفتوکانی بەردەوام نزیکبوونەوەیەکەیە ئێران و ئەمریکا بەجیا لەگەڵ ڤێنە نزیکبوونەوەیشان هەیە لە شێوەی مامەڵەکردن ناو خاچی عێراق و لە خەلیج و لە یەمەن و لە سووریا و لە لبنان ئەو ئاراستانە هەن ئەو هەوڵانە هەن ئەوانە ڕاستە خۆ کاریگەریان لەسەر عێراقەیە بۆیە یەکلاکردنەوەی سێ پۆستەکەی عێراق یەکلاکردنەوەی ئیدارەی بەڕێوەبردننی عێراقیش پەیوەندی بەو هاوکێشەیەکە لە دەرەوەی عێراقەوە بەڕێوە دەچێت بەڵام ئێمە باسی ناوخۆی عێراقەوە بکەین کورد ئەگەر دابەش بوو لە نێوان دوو هێزە شیعەکە کە من پێم گوتن یەک باوچیان هەیە کە ئەگەر کورد دابەش بوو لە نێوان هێزە شیعەکە دڵنیا بەلەوەی کێشە بوو ناو خودی کورد دروست دەکات بۆ ئەوەیە دڵنیا بەلەوەی لە سیاست ئەوان بیریان لەوە کردوتەوە کە کورد پەرتەوازە بێ بیریان لەوە کردوتەوە کە کورد نابی بێ گورتووی بێتە بەغدا یعنی بۆیە ئێمە دەبی بیر لەوە بکەینەوە ئەوە خواستنی ئەوانە یعنی ئەوە داخوازەکانی ئەوان ئەوەیە لە ڕێگای مامەڵەکردن لەگە تەرەفێکی کوردی بە ناوی ئەغلەبیە زۆرینەی حکومڕانی لە عێراق ئێستا ڕوتی مقتەدە سەدر بانگێشتی دەکا ڕوتی مقتەدە قسە لەسەر ئەوە دەکا کە دەیەوێت لەگەڵ حەلبوسی و پارتی دیموکراتی کوردستان بە ئاراستەی زۆرینەی حکومڕانی عێراقەوە بڕۆ ئەوە بۆ ئەوەیە کێشە بۆ ناو ماڵی کورد دروستکە و کێشەش بۆ ناو ماڵی شیعە دروستکە بەڵام بۆ عەفوەن بۆ ناو ماڵی سونە بەڵام کێشە بۆ خۆی دروست ناکە چونکە ئەو یەک باوچی هەیە تەرەفێک چاکسازە و تەرەفێکیش محافظکارە بۆیە ئەو دەیەوێت دابەشت بکە کە دابەشی کردی دڵنیا بە داخوازەکانت نانەدی بۆیە کورد دەبی زۆر لە وەزیرەکتر بی یعنی بەداخەوە یعنی من کە دێمەوە سەر جەنابی مام جەلال یعنی بەڕەحمەت بی خۆزگە ئێستا لە ناومان بابە لە هاوکێشە تێدەگەیشت دەیزانی ئەوان چیان دەوێت بۆچی وا دەکەن بۆ ئێمە دەبی زۆر دووربین بین یعنی لەوە دەربچین پۆستی سەرۆک کۆمار و پۆستی جێگیری سەرۆک وەزیران و پۆستی وەزیری دەبی لەوە دەربچین دەبی بیر لەوە بکەینەوە سەقامگیری ناو ماڵی کورد لەسەر ئەو پۆستانە تێک نەچێ یعنی تەنانەت ئێمە ئەگەر بۆ ڕێککەوتنیش دەچین بۆ بەغدا بەڵام دەبی یەکگرتووی خۆمان بپارێزین بە تایبەتی لەسەر هێلە دەستوری و نیشتیمانیەکان و نەتەوایەتەکان بۆیە کورد نابێ لەگەڵ هیچ لایەنێکی سونە ڕێککەوێ دەبی هەماهەنگی هەبێ کورد دەبی لەگەڵ هەردوو لایەنی شیعە ڕێککەوێ یعنی بزانە دەبی لەگەڵ هەردوو لایەنە سونە هەماهەنگی هەبێ و دەبی لەگەڵ هەردوو لایەنە شیعە ڕێککەوێ نابی یەکلایەن هەڵبژێری لەبەرەوەی ئێمە دەزانین ئەوان لەکوێوە قسە دەکەن ڕاستە ئەو ڕۆڵیان دابش کردووە و لەوەیە سیاسیەکی دەتوانم بڵێم تازە پێگەیشت و بیر لەوە بکاتەوە کە ئەوە معسکەری ئەمریکا و بریتانیا و ئەوەش معسکەری ئێران و ئەوە نەخێر ئەوە ڕۆڵە یعنی ئێمە ناڵێم ئەگەر دیراسەیەکی زانستی ورد بکەین و بەسە بەپێ داتا و بگەڕێنەوە دواوە ئەوانەی ئەو بابەتانەی کە هاتوونەتە پێش لە پاش 2005ەوە دیقت بدەین بە تایبەت لە لەدانی ئیبراهیم جعفەری و دانانی نوری مالکی ئەگەر خووربینەوە لەو معادلانە و ئەو کەسایەتی و کارکتەرانە کە حزوریان هەبووە لە بەغدا بانگیان بکەن و لەیان تێبگەنەوە جەنابی مامجلال نەماوە بەڵام کۆمەڵە خەڵکتر هەن کە ئاگیان لە وردەکاری ناو معادلێدا بووە بۆیە بەو شێوە مامەڵە لەگەڵ بکەین ئەوەش حاڵەتە چتروشتیە کە شیعەکان لە عێراق بەڕێوەی دەبن خۆزیە کوردیش بەو شێوازە مامەڵی کردبە حاڵەتش زۆر سروشتیە و پێم وایە مانۆرەکی سەرکەوتوانەیە کە ئەوان پێڕەوی دەکەن و بەکو باسم کرد کە ئەو لەسەر هێزی زیرەکە لەسەر سمارت پاوەر تعامل دەکەن بۆیە کورد دەبی پێیان بڵێ بە ئاشکرا بە ئیتاری تەنسیقی و بە سەدر بڵێ کاکە ئێمە بە پێی عورفی سیاسی کاندیدی شیعە ڕادەسپێردرێ بۆ پێکەینانی ئەنجومەنی وەزیران بۆیە بۆ خۆتان بڕۆ لە ناو ماڵی خۆتان ڕێککەون کەسەیەک هەڵبژێرن لەسەری ڕێککەون ئێمە ئاگدار بکەنەوە ئێمە تێبینیەکانی خۆمانتان پێ دەڵێن لەسەر ئەو کەسایەتیە بەڵام دوازار بڕیاری ئێوەیە ئەوە بۆچی ڕاستە بۆ ئەوەی ئێمە دابەشی دووڕەوتەکە نەبین و بۆ ئەوەیە شیعەش دەستکاری نوێنەری ئێمە نەکە لە سەرۆکایەتی کۆمار بۆیە شیعەش نییە داخل بە نوێنەری ئێمە بکە لە سەرۆکایەتی کۆمار لە بنیوان یەکێتی و پارتیدا ئەوە بۆ سونەش ڕاستە بۆیە دیسانەکە شیعە نێتەوە ناو سونە بڵێ بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەوە ڕاستیان ئەوە ڕاسترا و لەش نەشارمەوە شیعەی عێراق بە هەردوو ڕەوتەکە
نانەوێت سەرۆکایەتی کۆماری عێراق لای عەرەبەکی سوننە بێ یعنی بەڕاستی نانەوێت لای کورد بێ و ئێرانیش تا ڕادەیەک ینی ئەوەی بەڕاستی چکە ینی بە هاتنی ئیسماعیل خانی بۆ عێراق و کۆبوونی لەگەڵ سەرکردە و لایەنە سیاسەکانی عێراق تا ڕادەیەک ئێستانی ئەم وێنەیە ڕوون بۆتەوە ینی و تا ڕادەیەکی ژیانی پۆستەکان یەکلا بۆتەوە بە تایبەتی ئەوی سەرۆک کۆمار کە ئاماژەی پێیەکەی بۆ کورد بێت و لە ناو کوردی شاوەکو دەوترێ بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان یەکلا بۆتەوە. بەتەکید ئەوان هۆکاریان هەیە بۆی کە بۆ کورد بێ و بۆ یەکێتیش بێ یەک بەوەی یەکێتی سەرکەوتوو بووە لەو بەڕۆبردنی ئەو پۆستان نەچۆتە ئەو دووبەرەیە تێگەیشتنێکی واقعی هەبووە بۆ ئەو دووبەرەی ناوماڵی شیعە و ناوماڵی سوننە و لەسەر حسابی کورد نەچووە لەگەڵ هێزولانە شیعە و سوننەکان ڕێککەوێ و لە هاوکێشی هەرێماتی و نێودەوڵەتەکانی سەرۆک پۆستی سەرۆک کۆمار بەوە بەکار نەهاتووە کە دابەشی ئەو دوو زۆنەی ئێران و عەفوەن و ئەمریکا و بریتانی ئەوروپا بێ پارێزگاری لە دەستوری عێراق کردووە بە ئاراستەی ئەوەی کە پارێزگاری دەستورە سەرۆک کۆماری عێراق ئەوە بەلایەنەکەەوە بەلانی دووەمەوە ئێران نایەوێ ئەوانش نانەوێت سەرۆک کۆمارەکی عەرەبی سوننە کە عومقی لەناو وڵاتانی عەرەبی هەیە خۆ دەزانی ئێران بەرەیەکە وڵاتانی عەرەبی کە زۆرینەیان سوننەن بەرەیەکی ترن ئەگەر ئەو پۆستە بدەنە عەرەبێکی سوننە بە تەئکید یەک دەگرنەوە بە شێوازێک مامەڵە دەکرێت کە عێراق لە چەنجی ئەوەی ئێستا هەیە دێتە دەر و بە ئاراستە کۆنەکە دەڕۆبەر لە 2023 و تا دەگەیتە قۆناغی زۆر لە پێشتر بۆیە ئەوە نانەوێت ئەوە ڕوودە لە عێراق بۆیە دەرفەتێکی زەرین هەیە لە بەردەمی کورد کە بتوانانی مانۆر بکە خوێندنەوەکی باشی هەبی بە تایبەتیان ئەوەی کە باسم کرد لەناو ماڵی شیعە کورد پێیان بڵێ کاکە بڕۆ بۆ خۆتان ڕێکەون ئێمە پاڵپشتی ئەو کاندیدە دەکەین بەڵام ئەگەر تێبینی من هەبی پێتان دەڵێ و دەشکرێ ئێستا مانۆر بکەن بەڵام لە هێلە استراتیجیەکە بێنەوە ئەو قەرارە ئەو بڕیارە بدەن دەکرێت ئێستا یەکێتی بەجیا پارتی بەجیا یەکگرتو و کۆمەڵ بەجیا دەکرێت بەڵام لە هێلە استراتیجیەکە کە دەگاتە سەر قۆناغی استراتیجی لای هەردووچیان بە تایبەتی یەکێتی نیشتیمانی پارتی کوردستان هێلەک هەبێ کە بڕیارەک هەبێ کە ئەوان بە ئاراستەی ئەوە دابڕۆن کە هیچ کاریگەری نێگەتیفی لەسەر پێکاتە دەستوریەکەی هەرێمی کوردستانەوە نەبێت. تا ڕادەیەک ئەوەی کە جەناب داماژەی پێیەکەی ینی ئەو کۆبوونەوانە هەیە بۆ نمونە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە تا جەولەیەکی دەست پێ کردووە کۆمەڵێک کۆبوونەوەی لە بەغدا کردووە لەگەڵ لایەنە سیاسیەکان و لە ڕابردووش بینیمان ینی پارتی دیموکراتی کوردستان بە هەمان شێوە چۆ بەغدا و کۆبوونەوانەی ئەنجامداوە لەگەڵ لایەنی سوننەژەر بە هەمان شێوەکەوە بە دیاریکراوە و جەنابیشت پێشتر وتت یعنیوان تا ڕادەیەک نزیشیان هەیە لە ڕەوتی سەدر و مقتەدا سەدرەوە بەڵام ینی ئەمە تا ڕادەیە وەکو زۆرێک لە چاودێران وەکو جەنابیشت دەڵێیت ئەمە بۆ کورد دوجار زەرەرە ئەگەر بەم پەرتێ بچێتە بەغدا ئەوەی کە چاودێرانی ئێستا هیچی لێ بەدی ناکەن جموزولی نێوماڵی کوردیە بە ئاراستەی گەرموگوڕی بە ئاراستەی یەکریزی بە ئاراستەی تەبایی و بە ئاراستەی ئەوەی کە استراتیژێکی هاوبەشدا بڕێژن لە هەرێمی کوردستانەوە ئەو کات بچنە بەغدا ئەمە بەدی ناکرێ بۆ بەدی ناکرێ و بۆچی کورد تاوەکو ئێستا تاوەکو ئەم ساتە ینی بێباکەلی بەڕاستی کاک محمود بەتەکید یعنی ئەو ڕەبتە پۆپۆلیستیە کە لە هەرێمی کوردستان خەریکە گەشە دەکا بەداخەوە هێزی گەورەی سیاسی لە هەرێمی کوردستان کەوتۆتە ژێر کاریگەری ئەو ڕەوتە پۆپۆلیستیە کەسایەتی گەورەی هەرێمی کوردستان کەوتونتە ژێر کاریگەری ئەو پۆپۆلیستە یعنی حاڵەتی سروشتیشە لە هەموو دنیا هەیە خۆ لە ئەوروپا و ڕۆژئاوا پێشتر هەبوو تازە گەشتوتە لای ئێمە بەڵام ئێمە حاڵەتێکی جیاوازمان هەیە هەرێمی کوردستان لەوەیە لە ڕووی جوگرافیا و لە ڕووی جوگرافیای سیاسیشەوە لە ڕووی جیۆسیاسیەوە دەتوانم بڵێم دژەکانی زۆرن خاڵە ناکۆکانی لەگەڵ دەوروبەر و لەگەڵ استراتیجەتی وڵاتانی دەوروبەر زۆرترن ناتوانین یعنی ئەمە هێلەکی بەرگری باش لە ڕووی ئابووری و دارایی و سیاسی و سەربازی و ئەمنیشەوە لە هەرێمی کوردستان دروست بکەین و یان هەمان بێ بۆیە ناکرێ ئێمە بێن فۆتۆکۆپی یعنی بێن کۆپی پێستی ئەو پۆپۆلیستە بکەین کە لە وڵاتێک بەڕێوە دەچێ بن هەرێمی کوردستان و ڕێگەی پێ بدەن بەڕاستی بۆیە هێزولانە سیاسە بەرپرسیارەکان ڕووم لەوانە پێویستە تەجاوزی ئەو خاڵە بکەن پێویستە بیر لە شتێک بکەنەوە کە لە ملیانەوەیە ئەویش مافەکانی گەری کوردستان لە دەستوری عێراق پێویستیان بەوەیە کە ئەوان بەرپرسن لە پارێزگاریکردنی دەستکەوتەکانی ڕاپەڕین کە دەرێن دەستکەوتەکانی شۆرش و ڕاپەڕین بەڕاستی لەوەیە پرسیارێک لەم کەبرە کاکە شۆرش و ڕاپەڕین چێ نەخێر کۆمەڵێک دەستکەوت هەیە شۆرشی نوێ و ڕاپەڕین هینایتە ئاتە ئاراوە بەڕاستی ئێستا نەوەی ئێستای هەرێمی کوردستان و بەشێک لە هەرێمی کوردستان یان بیریان چۆتەوە یان دەر ئەنجامی خراپی بەکارهێنانی دەسەڵات لە هەرێمی کوردستان
نیگەرانن یان ئەوەتە پێی ئاشنانین ئەوەوەی ئێستا بە تایبەتی ئەوەوەی لە پاش 2000ەوە لەدایک بووە بۆیە هەندێک خاڵ هەیە خاڵی استراتیجین ئەگەر لە دەستی بدەین دڵنیا بلەوەی ئەو کاتی پەشێمان دەبینەوە پەشێمانیش دادمان نادا یعنی هەندێک پیلان هەیە دەتوانم بڵێم بە لە نێوان دووکەوان توانم بڵێم پیلانێک هەیە هەرێمەتیە ناوخۆیە لە ناو شیعە لە ناو سونەیە و ئەوە بۆزاڵبوونی دەسەڵاتە یعنی لە هەموو شوێنێک ئێمەش پێمان خۆشە دەسەڵاتمان لە دەرەوەی مادەی 140 هەبی لە عێراق و پێمان خۆشە لە بەغدا دەسەڵاتمان زیاترە بێ بۆیە ئێمە دەبی تەجاوزی ئەو حاڵەتانە بکەین دەبی هەندێک شتێک جیایکەینەوە ئەو بابەتانەی کە پەیوەندیان بە پارێزگاری لە قواری هەرێمی کوردستانەوە هەیە پارێزگاری لە دەستکەوتەکانی شۆرش و ڕاپەڕینەوە هەیە بیان خێنە سەبەتەیەکەوە ئەوانەی کە پەیوەندیە بە گلەیی و گازەندە و خراپی حکومڕانی هەیە و لەسەر شێوازی مامەڵەکردنی حکوومەتە لە هەرێمی کوردستان ئەوانەی بخێنە سەبەتی شترەوە ناکرێت تێکەڵیکەین پێویستە بە جورئەتەوە با دانیشتوانی هەرێمی کوردستان بڵێن کە ئێمە لە قۆناغەچی مەترسیدارین نەک مەترسیدارین بۆ پارێزگاریکردن لە گەندەڵی نەک مەترسیدارە بۆ پارێزگاریکردن لە دەسەڵات و پۆست نەخێر دەبێت ئێمە جیای بکەینەوە بە خەڵک بڵێن و بە ئاشکرا و جورئەت چی دەوێت ئەو قرارە بۆیە کورد دەبی بەو بیرۆکەیە بچی گفتوگۆ لەگەڵ لە عەرەبی سونە و شیعە بکە و لە هەمان کات شێوەی پەیوەندیکردنی لەگەڵ کارکتەرەکانی هاوکێشە سیاسی هەرێمی و نێوەڵەتیەکان بتوان لەگەڵ ئەوان چۆن گفتوگۆ دەکات چکە کاریگەریان هەیە دوجار ئێران و ئەمریکا و کەندا و تورکیا لەسەر کەسایەتێک ڕێک دەکەون کە پۆستی سەرۆک وەزیران و سەرۆکی کۆمار و سەرۆکی ئەنجومەنی نوێنەران عێراق بڕێوە دەبا ئەگەر 100%ش نەبی بەڵام 150 کاریگەریان هەیە ئەوە بینیمان لە ڕابردوو بەڵام لەوەی ئاشکرا نەبی بۆ خەڵک خۆت دەزانی ئەو معادلانە ئاشکرا ناکرێن و باز ناکرێن و لە تەلەڤیزیۆنەکان قسەی لەسەرەوە ناکرێت بە شێوازێک و ڕاژ ناگەێنرێن بەڵام بە ڕێگا کەناڵەکانی خۆیانەوە کاریگەریان دەبی لای من ئەوە گرنگە کورد سەرباری گلەی و گازەندەکان سەرباری ناکۆچەکانی نێوان هێزە سەرچەکان نێوان یەکێتی و پارتی بە تایبەت و کۆمەڵ و یۆگورت و نەوەی نوێ و گۆبزوتنەوەی گۆڕانیش تەنانەت کە مەنەتەوایەتەکانیش پێویستە لەسەر ئەو سەبەتەی کە باسم کرد کە مەترسیەکانی لەسەر دەستکەوتەکانی شۆرش و ڕاپن لەسەر ئەوانە ڕێکەوەن کە چۆن بتوانین پارێزگاری لێ بکەن قەیچێکە بۆ ناو هەرێمی کوردستانیش بە چی ئەکەن بابیکەن بەڵام لێ نەگەڕێن ڕوتی پۆپۆلیزم یان پۆپۆلیس لە هەرێمی کوردستان بە ئاراستەیەکدا گەشە بکە کە کاریگەری لەسەر ئەو سەبەتەی هەبی کە بە دەستکەوتەکانی شۆرش و ڕاپەڕینەوەیە ئەوە زەنجی مەترسیدارە یعنی ئەم پێم خۆشە ئەو بنەرانە ئێستا گوێ لە من دەگرن ئەو دوو سەبەتەی لێک جیاب بکەنەوە چکە دوجار کە هێزی کوردی هەرچەندە ئێمە قوارەیەچین بە پێی مادەی 170 و 121 دەستوری عێراقی پارێزراوین بەڵام خۆت دەزانی بینیمان لە 2017ەوە چۆن هێز بەکارهێنرا بۆ کۆمەڵک شوێن بۆیە ئێمە هەمیشە لە مەترسین یعنی هەرێمی کوردستان هەمیشە لە مەترسیە لە ناوخۆی عێراق لە وڵاتە هەرێماتیەکان خۆیان بەرژەوانەکانی خۆیان لە ناو هەرێمی کوردستان ساغ دەکەنەوە بە ئاراستی ئێوە هەرێمی کوردستان ملکەتی داواکاریەکانی ئەوان بێ بۆیە بەلایانی کەم پێویستە هێزولانە سیاسی کوردەکان لەسەر شێوازی پارێزگاری لەو قوارەیە ڕێکەون و ئەوەش لەکوێ پارێزگاری لەکە خۆ قسە نییە پارێزگاریکردن پارێزگاریکردن لەو دانوستانە دەست پێ دەکات یعنی هەنگاوی یەکەمی لە دانوستان لەگەڵ هێز عێراقیەکان سونە و شیعە لەوێ دەست پێ دەکات تو ئەگەر لەگەوێت سەرکەوتو نەبی دڵنیا بە لە شوێنەکەی سەرکەوتو نابی خۆی هەر قسێکی زۆرەکرێت لە ڕابردووە لە ئێستەشە ینی چاودێرانی سیاسی لە عێراق و لە هەرێمی کوردستان ئەوە دەڵێن ینی ئەو جی لە نوێی کێسا بە دیاریکراوی لە عێراق هاتۆتە ئارا و خەریکن دەبنە بڕیار بەدەست و خەریکن دەچنە ناو جونگە سەرشیەکانی دەسەڵاتەوە لە عێراق لە نێو ئەنجومەنی نوێنەران لە نێو داهاتوو لە ینی پۆستە باڵاسیادیەکان لە عێراقا ئەمانە تا ڕادەیەک ینی مامەڵەکردن لەگەڵیانە کە جیلێکی نوێن ئەستەمە و دۆزینەوەی استراتیژیە لەگەڵیانە و قورسە بۆیە من ینی ئەمە وەها پرسیار بکەم و جەنابیشت ئاماژەت پێدا ینی کورد ئەگەر یەکگرتوو نەبێ وەگەر استراتیژێکی نەبێت کە قوارەکەی پێ پارێزێت ئەو کات بچێتە بەغدا ئەنجا گفتوگۆ بکات سەرکەوتوو دەبێت ینی ئەوەی کە مەترسی گەورەیە ئەو جی لە نوێی کە لە ناو شیعە بە دیاریکراوی ئێستا سەری هەڵداوە ینی زۆر قسە لەسەرەوەکەن کە دەیانەوێت لە داهاتووە کە چوون ئەنجومەنی نوێنەران یعنی ئەم خولە نوێیە کۆمەڵێک مادە و دەستور کە ئەوان بەدڵیان نییەوە لە بەرژەوەندی هەرێمی کوردستاندا ڕێژراوە ئەمانە دەستکاری بکەن یەکێک لەوانە ینی قەواری سیاسی هەرێمی کوردستانە بەڕاستی ئەمە ینی ئەگەر ئێمە لە ڕووە نەتەوەیەکەوە سەیریکەین کورد ئەتوانێت ینی مامەڵەیەشی دروست بکە بەدەر لە سەرکردەکانی ئەم لایەنانە لەگەڵ ئەم جی لە نوێی سیاسی کە ئێستا پەروەردەبوو لە نێو شیعەکان و لە نێو سونەکان بەگشتی
کورد توانای ئەوەی هەیە ئەتوانێت ئەم مامەڵە دروستە بکە ئەتوانێت ئەم یاریە بکە کاک مەحموود هەرچەندە ماندووشم کردی سوپاس دەکەم. کورد بەپێچەوانەوە کورد کارتی فشاری زۆر بەدەستەوەیە ئەگەر یەکگرتوو بێ ئەگەر یەکگرتوو نەبێ کورد هیچ کارتێکی بەدەستەوە نیە یعنی بە مطلقی دەتوانم بڵێم بە ڕەهایی دەیڵێم کورد ئەگەر یەکگرتووی پێوە دیاربی بە تایبەتی یەکێتی و پارتی و لایەنەکانی تریش ئەگەر یەکگرتووبی دڵنیا بە کارتی فشاری زۆر بەدەستەوەیە بەڵام ئەگەر یەکگرتوو نەبێ 100 کارتی بەدەستەوە بێ کارتەکانی هەموو سوتاون یعنی ئەوە بە ڕەهایی دەیڵێم بۆیە ئەوە قۆناغی یەکەمە دەبی یەکگرتووبی لەسەر چی پرسیار ئەوەیە ئێستا هاوڵاتێک گوێ لە منە دەڵێ یەکگرتووبی لەسەر چی کۆمەڵێک شت هەیە لە عێراق دەبی لەسەر یەکگرتووبین ئەوەی دەستور باست کرد ئەوان دانەوێت هەمواری دەستور بکەن ئێمەش دەمانوێت هەمواری دەستور بکرێتەوە ئێمەش پێمان وایە لە دەستور کۆمەڵێک شت هەیە پێویستە هەموار بکرێتەوە بەڵام ئێمە پارێزراوین لە دەستوری عێراق بیرت نەچێ یعنی ئەمە بەپێی مادەیەکی دەستوری پێم وایە مادە 142 ئێمە پارێزراوین ئەگەر دوو لەسەر سێ پارێزگا ڕەتی هەموارەکە بکرێتەوە هەموار ناکرێتەوە ئەوە دیسانەکەی جنابی مامزەلال و کاک نوشیروان و کاک مەسعودی پێ بەڵێ کاک مەسعود وانە ڕۆڵی باشیان هەبووە لە جێگیرکردنی ئەو بابەتە بۆیە لە پێی مادەی 142 ئەوە پێم وایە 142 ئەگەر هەڵە نەبەم ناتوانانی هەموار بکرێتەوە بەڵام خۆ کۆمەڵێک شتێ ئێمە دەمانەوێت هەموار بکرێتەوە خۆ ناکرێت ئەمە ببینە بربەست لە بەردەم پرۆسەیەکی گرنگ لە عێراق کە هەموارکردنەوەی دەستورە نەخێر بە پێچەوانەوە دەبێت ئێمە بەشدار بین لەمە هەموارکردنەوەی دەستور بەڵام بە شێوازە کە لە بەرژەوەندی باڵای هەرێمی کوردستانەوە وەکوی باسم کرد لە سەبەتەی یەکەم ئەوە بەچی دەکرێت بەوە دەکرێت و هەنگاوی یەکەم دەست نیشان بکەی هەنگاوی یەکەم یەکگرتوویە هەنگاوی دووەم چۆن گفتوگۆ دەکەی بەڕاستی ئەمە بگەڕێنەوە گفتوگۆی 2010 ئێمە بچین لە خۆمان بکەینە بەنازانم سیناو لێ دەنێی بچین ناوە زوێنی عێراق لە نێوان دوو کەسایەتی سەر و کۆمار هەڵبژێرین هەرچەندە یەکێکمان کوردستان بردوویەوە بەڵام یاری بەو ئاراستەیە کرا ئێمە نامانەوە دووبارە ببێتەوە لێ ناشارمەوە من پێم باشە کورد بە کاندیدەک بڕوە ئەو هەر لە ئەوە نییە کاندیدەکە دەباتەوە هەر ئەوە پەیامێکە بۆ لایەنەکانی تر کە ئێوە ئەگەر دەتانەوێت لە ناو ماڵی کورد مانۆرێک بکەن دڵنیاتان دەکەن و ئێوە ناتوانن ئەوەی ئەدیسانەکان زۆر ناوی مامزەلال دەینم یعنی بمبورە نامەوێت زۆر تعزیمی ڕۆلی مامزەلال بکەم بەقەت ئەوەی دەمەوێت ئەوە نیشان بدەم کە لە هاوکێشەکە تێگەیشت بوو حکمەتەکانی زانی چۆن مامەڵە دەکات یعنی لە وردەکارەکانی بەڵێ تێگەیشت بوو یعنی بەڕاستی یعنی دووبارە نابێتەوە بەڕاستی یعنی من ژان دەمگرێ بۆ کورد کە ئێستا لە 2010 بەدواوە کە چۆن مامەڵی لەگەڵ کورد دەکرێت لە عێراق لە بەتایبەتی 2012 تانم زیاتر بڕۆم چۆن مامەڵ لەگەڵ کورد دەکرێت لە عێراق بەڕاستی ئازارم دەدا کە کورد کەوتۆتە ژێر کاریگەری ئەو دوو ئاراستەی ناو ماڵی شیعە و کۆمەڵێک ئاراستەی تر بۆیە ئێمە ئەگەر بگەڕێنەوە تێگەیشتێکی باشمانە سەر ئەو بنەمایە سەر ئەو منهەجیەتە دەتوانین بە شێوازێک مامەڵە لەگەڵ لایەنەکانی تر بکەین پەیامیان پێ بدەین ئەگەر چی لەسەر مافی یەکێتی بیان ئەگەر لەسەر چی لەسەر هەندێک مافی پارتی بێ بەڵام دڵنیا بە لە نەتیجە ئەگەر پارتی تەنازولێکی کردبی بۆ یەکێتی لەو معادلە نەتیجە ئەنجامی باشتری دەبێت ئەگەر یەکێتی لەو معادلێ تەنازولی کردبی یان ئەگەر نەوەی نوێ و لایەنەکانی تریش تەنازولیان کردبێت دەرئەنجام دەتوانن بە شێوازێکی جوانتر لە عێراقەوە گفتوگۆ بکەن و زۆر ئاسایە بابێن لە پەرلەمانی کوردستان وەکو باسم کرد هێزولانە سیاسی عێراقی سونە و شیعەکان دەرفێکی تریان لا نییە تەنانەت هەڵبژاردنی ئەنجومەنی وەنە عێراق نەبێ پێشتر ئەنجومەنی پارێزگاکانیان هەبوو ئەنجومەنی پارێزگاکانیشیان سڕ کرد هەڵبژاردنی بۆ ناکرێ بەڵام بۆ لە هێزولانە سیاسەکان دوو دەرفەت هەیە بتوانی شێوەی مانۆری خۆی لێ بکە لە ناوخودی هەرێمی کوردستان دەرفەتی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانەوە هەیە دەتوانی کۆی ئەو ناکۆکیانی هەیەی بهینتە ناو هەڵبژاردنە بەڵام لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لەسەر لە شێوازێک دەرئەنجامەکەی بەبەستمە بە شێوازێک دانوستان بکە بە شێوازێک گفتوگۆ بکە کە بەڕاستی کاریگە لەسەر قەوارە و لەسەر ئەو سەبەتەیە کە دەستکەوتی شۆڕش و ڕاپەڕینە بەڕاستی کاریگەری نەبی بەڵام بە پێچەوانەکەی ڕاستە ینی خۆ ئەمە هەموو شتێک لە دەست دەدەین دڵنیا بە لەوەی قۆناغ بە قۆناغ لەوەی ئێستا ئەمە بتوانینمان بەهۆی کێشەی ئەمریکا و ئێران توانیتمان بەشێک لە هەرێمی کوردستان بپارێزین معادلەکە و کێشەکە بپارێزین بەهۆی بوونی داعش کۆمەڵێک شت بپارێزین دڵنیا بە لەوەی داعش نەمێنێ ئێران و ئەمریکا ڕێککەون ئێمە ئەگەر ڕێک نەکەوین دڵنیا بە لەوەی ئەوان زیاتر دێنە پێش یعنی دەرئەنجامی ناکۆچەکانی ئێمە کاریگەریان زیاتر دەبێت هێلی بەرگری ئەو کات زۆر نزیک دەبیتەوە لەو هێلی بەرگری ئێستا هەیە و دەتوانن زەفەر بۆشتی تر ببن دەست بۆشتی تر ببن دەتوانن نەک هەر بۆ بودجە ببن ئێستا کە بودجە بەکاردێنن دەست بۆشت زۆر شتی تر دەبن بۆیە ئەمە سود ناڵێم سود لە داعش وەرگین نە بە پێچەوانەوە ئێمە دژی داعشین و شەڕی دژی داعشمان کردی وەک هەرێمی کوردستان و تەسحیاتی زۆریشمان دایە بەڵام سود لەو بارودۆخە ببینین
کە بتوانین هەم یەکگرتوو بین هەم بتوانین ئاواتەکان و داواکارەکانمان بەپێ دەستوری عێراق لە عێراق جێبەجێ بکەین. زۆر سپاس بۆ برای عزیزم کاک محمود خۆشناو چاودێری سیاسی کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە لە بەرنامەی پانۆراما لەگەڵ مابوو. سپاس کاک محمود مادوم کردی. سپاس بۆ جەنابەت. بەڵێ بینەرانی بەڕێز دەڵخێب شەوی پانۆراماتان پێشکەش کرا هەمیشە ساغ و تەندروست باش بن. خواتان لەگەڵ.